ناوم فاخر حمد حيدر عبد الله مواليد حفتاويكا دو سارة إشي تكسيدكم لا أوجنا ساعات 12 و 55 دقيقة لكن كورسورگەری تورکیای هەرم گرتیا ئەو بە ئینگلیزی قسەی دەکرد بەڵام ئەمن لێی حاری نەبووم داوای حەنکاوی دەکرد بەڵام بە قسەکانی حاری نەدەبووم ئەمش بردمە بنەسراوی لە بنەسراوی داوای ئەو شتم لێ کردو کە ئەو لەگەری نەکردم و ئەمش چەقوم دەرینا بە چەقوی تەعدام لێ کردو لەوێ ئیشەکەم دەگەر کردو لەوێ بەجێم هێشت و دوای چەند ڕۆژێک ئاسایشی هەولێر ئەمنی دەستگیر کرد. بەلەبینەران هەفپەیمانیان نەسر دەوڵەتە یاسا و باسکی حکمە لە سەر هەفبەندیان ناوبەراقەدا بۆ پرسین سیاسی ڕێککەوتنە پەرلەمانتەرێکی هەفپەیمانیان نەسر دەبێژە پێشبینی تێکردن هەرێکژە حەیدەر عەبادی نووری مالکی ئامارەڵحەکیم بە هەڤڕا بجبن هەفدەم چافکان یەکێژە پەرلەمانی عێراقیژی ڕاگەاندیە و ئالی کۆ خەلکی سزادانە ئەیدی دەنگ نەدانێ لەناوە حکوومەتێدا پۆستی نەبوو نمونەوەکو عەبادی هەوڵ دەدان کە دەبێ خۆڵە پەرلەمانیدا ببنە ئۆپۆزیسیۆن. بەهۆی کێشە و ناکۆکی نێوان هاوپەیمانێتیەکان لەسەر پۆستە حکوومیەکان و یەکتر قبول نەکردن هەردوو هاوپەیمانێتی چاکسازی و بنیات ڕوبەڕووی لێکترازان دەبنەوە. پەرلەمانتارێکی هاوپەیمانێتی نەسری شاماژە بۆ دەدات هەریەک لە هاوپەیمانێتیەکانی نەسر دەوڵەتی یاسا و ڕەوتی حکمە لەسەر هەماهەنگی نێوانیان بۆ پرسە سیاسیەکان ڕێکەوتون و بڕیاریشە سەرۆکایەتیەوە هاوپەیمانێتیانە کۆ ببنەوە. نەدا شاکر جەودەت پەرلەمانتاری هاوپەیمانێتی نەسر ڕایگەیاند. بەلەبینەران جاردنسان جاوەڕات کێشم کۆ ڕێڤەبەراتکە ئاسایشا و لێرێ ئێتیرافین شوفێرێکی تەکسیە بەڵاو دەکە کۆ نەهامە گۆداری کردی کۆ دەستدرێژیا سێکسی کردیە سەر ئافرەتێکە بە عەسلی خەبیانیە ڕێڤەبەراتکە ئاسایشا و لێرێ دەڕاگەیاندە خەدامەژە بەوەی چەندێ کردیە کۆ لەسەر سکاڵای هاوڵاتیەکێ کۆ دەستدرێژی کردبوو سەر تیمێن ڕێڤەبەراتکەمە دەست بە لێکۆڵینێکردنە و کارینە تاوانبارێ دەست درێژی کار دەستگیر بکەن ئۆڕادەستی دادگەهێ بکەن وەکە دەڕاگەیاندە ئاسایشا و لێرێدا هاتیە کۆ ئەف پرسێ ئەمێ نەها پتر ببینین. من ناوم فاخر حمد حيدر عبد الله مواليد حفتاويكا دو سارة إشي تكسيدكم لا أوجنا ساعات 12 و 55 دقيقة لكن كورسورگەری تورکیای هەرم گرتیا ئەو بە ئینگلیزی قسەی دەکرد بەڵام ئەمن لێی حاری نەبووم داوای حەنکاوی دەکرد بەڵام بە قسەکانی حاری نەدەبووم ئەمش بردمە بنەسراوی لە بنەسراوی داوای ئەو شتم لێ کردو کە ئەو لەگەری نەکردم و ئەمش چەقوم دەرینا بە چەقوی تەعدام لێ کردو لەوێ ئیشەکەم دەگەر کردو لەوێ بەجێم هێشت و دوای چەند ڕۆژێک ئاسایشی هەولێر ئەمنی دەستگیر کرد. ئێدی لە سایە ئاسایشێکە بەهێز وڵاتێکی بەهێز ئارام هەیە ئاسایشێ بێگومان نەف ئێوەوە دیتی نەها بەڵاو کردە ماشەوە نێجە بە سایقی تەکسیە بە ئەو گوتی شتێکی وساکردە دەرحەقی بیانیەکێ لە ئەخیران هاتە گرتن دی سزای خۆشی وەربگرە بەرحاڵ ئیرۆ ڕۆژا کوردستانە یا وەرزشیە بسپۆنسەریە کوردستان 24 ڕێوە دیکە ڕێکخستنە ئارامی یا هەڵەبجە پارێزگا هەڵەبجە بێگومان خەڵاتە ڕێزگرتنێ بەسەر 16 یاریزاناندا بەڵاو دکە ئەڤین